بابەتی جوانکاری و کردنەوەی ئەو خولانەی کە ڕاهێنان دەکەن بۆ کەسانی دانەوێت ینی جوانکاری سنتەری جوانکاری دابنێن بەبێ ڕەزامەندی پزیشکان و لەژێر چاودێری دوور لە چاودێری پزیشکان و ئەو بابەتانە گفتوگۆ لەگەڵ بەڕێز دکتۆر توانە فەرهاد ئەندامی لێژنەی پشکنین و بەدوەداچوون لە سندیکای پزیشکان دەکەن کە بەڕێزیان لە ستودیۆی ناوەندی کوردستان 24 لەگەڵ ئێمەیە. دکتۆر بەخێر بیت. زۆر سپاس. ئەو سنتەرانەی کە خولی ڕاهێنان دەکەنەوە بۆ فێربوون و فێرکردنی جوانکاری و ئەمانە کە دوور لە ژێر چاودێری پزیشکانن ئەمانە چۆنە کارەکانیان چیتان کردووە لەگەڵ ئەمانە کە بتوانن کۆنتترۆلی ئەمانە بکەن لە خۆڕا کار نەکەن؟ بڵێ سڵاوتان لەبێ، سڵاو لە گشتکارمەندان و بینەران و بیسەرانی کوردستان 24. لە ماوەکانی ڕابردوو چەند شوێنێک بەدەوڵاتچوونمان بۆ کرد کە لە پێیجەکانی با بڵێن سۆشەڵ میدیا و لە ڕێکلام و شتویان بۆ دەکرد کە دەورات دەکرێتەوە و بەشداربووانەوانی کە بەشداری تێدا بەشداری و دەورەیە دەکەن هیچ ڕەزامەندیەکی سندیکای پزیشکانیان نییە. هەر هەینی ڕابردوو شوێنێکمان داخست کە بە ڕۆژی هەینی بە ڕۆژی پشی فەرمی کە خەریکی ئەوە بوون کە خولێکی فێرکاری کرابەوە بۆ چەند کەسێک کە ئەو کەسانی تێدا بەشداریان دەکرد ئەو پسپۆریەتیە نەبوو کە سندیکای پزیشکان موافقیان بداتێ لەبەرەوەی ئیشی جوانکاری وەکو بۆتۆکس و فیلەر تەنها دەبێت لە لای پزیشکی پسپۆری پێست یاخود پزیشکی پسپۆری نەشتەگەری جوانکاری و ئەنجام بدرێتن. بەڵام ئەو دەوراتانە کە دەکرێتەوە لەبەرەوەی بە شاراوایی دەکرێتەوە بەبێ ڕەزامەندی سندیکای پزیشکان دەکرێتەوە ئەوانەی کە بەشدار دەبن لەو پسپۆرێتیانە نییە کە سندیکای پزیشکان موافقیان بداتێ. باشە جگەلەوە ینی مەسەلەی جوانکاری چ کاریگەریەکی نەرێنی هەیە لەسەر جەستەی ئەو کەسە یاخود لەسەر پێستی ئەو کەسە هێندە مەترسیدار و وەک چۆن دەڵێ خەتەرە کە ئەوەی کە ئێستا باسی لێوە دەکرێت چۆنە؟ بەڵێ بەتاکید ئێمە سنتەری پزیشکی جوانکاری کە ئەو سنتەرانە لە هەولێر ژمارەیەکی زۆر بوونی هەیە و سنتەرانە بە سەرپەرشتی دکتۆر با بڵێن پزیشکی پسپۆری پێست یاخود پزیشکی پسپۆری نەشتەرگەری جوانکاریەوە مۆڵەتیان پێ دەدرێت و دەتوانن کار بکەن. هەر کارێکی پزیشکی لە بۆتۆکسە فیلەرە لێزەرە ئەگەر بکرێ ینی بەبێ بوونی دکتۆر ئەنجام بدرێتن کە کەسانێک هەن تەنها بە وەرگرتنی خولێکی فێرکاری ئەم کارانە دەکەن. ئێمە چەندەها جاریانی لە سندیکای پزیشکان شکایەتمان بۆ هاتووە نەخۆش شکایەتی کردووە کە دەبینی لێزەری کردووە ئیسفادەی لێ نەکردووە یان بگرە تووشی سوستانی پێست بووە یان بێجگەلەوە فیلەری کردو یان بۆتۆکسی کردو تووشی چەندەها مزاعفات بووە لەبەرەوەی ئەو کەسێک کە بۆی کردووە پزیشک نەبووە و تەنها خولێکی دیتوە خولی فێرکاری بۆ فێربوون کە چەند لایەنێک دەیکە مۆڵەتیان وەرگرتو و ئیش پێ دەکەن. باشە شێوازی مۆڵەت پێدانەکە چۆنە بۆ کەسانی کە سنتەری جوانکاری دەکەنەوە چ ڕێکارێک دەگرنە بەر تاوەکو مۆڵەتیان پێ بڵێ؟ سەبارەت بەکردنەوەی سنتەری پزیشکی جوانکاری هەروەکو گوتمیانە و پزیشکی کە دەتوانێت مۆڵەتەکەیان پێ بدات و بە موافقەی سندیکای پزیشکان دەبێت پزیشکی پسپۆری پێست یاخود پزیشکی پسپۆری نەشتەگەری جوانکاری بێت. بێجگە لەمەش ئەو دەورانتانی کە دەکرێتەوە خولی فێرکردن ئەو پزیشکی کە بەشدار دەبێت هەندستانەوە دەبێت پزیشکی پسپۆری پێست یاخود پزیشکی پسپۆری نەشتەگەری جوانکاری بێت تاکو سندیکای پزیشکان موافقەی بدا. لەگەڵ ئەمەشدا بەشداربووان کە بەشداری دەکەن نابێت جگە لەو دوو اختصاسێک کە باسم کرد نابێت هیچ اختصاسێکی کە بەشدار باشە جگەلەوەی ینی ئەوی بڵێ ڕێنمایی هەیە یاخود نیەتی هەر بە شێوەیەکی گشتی ئەو مادانەی کە بەکار دەهێنرێن لە جوانکاریدا ینی زەرەر و زیانەکانیان تا چ ڕادێکە بۆ نمونە ئەوەی کە ئێستا باوە فیلەر بۆتۆکس ئەمانە تا چەند کاریگەری نەرێنیان هەیە لەسەر بەکارهێنەر؟ بەتاکید ئەگەر کەسێکی شارەزانە بێت وەکو پزیشکی پسپۆر کە چەندەها ساڵە خوێندوێتی و دەوراتی دیتووە لە جاچ لە کوردستان یا لە دەروەی وڵات کە کارە بکاتن فیلەر لەبەرەوەی مادەیەکە کە پێدەنە هالۆرنی کەسیت ئەو مادەیە چەندەها زەرەری بۆ نەخۆشەکە دەبێتن ئەگەر بێت و بە شێوازێکی هەڵا لێ بدرێت ئەنجام بدرێت بۆ نەخۆشەکە ئەگەری هەیە لە ماوەیەکی کەمدا تووشی چەندەها مزاعفات بێت و پێویستی بە نەشتەرگەری بێتن. بە هەمان شێوە بۆتۆکس لەبەرەوەی کە پزیشکان کە ئەنجامی دەدەن پزیشکی پسپۆری پێست یاخود پزیشکی پسپۆری نەشتەگەری جوانکاری ئەو بۆتۆکسات ینی حالەت هەبووە لە دەرەوەی وڵات و لە عێراقیش کە نەخۆش تووشی کوێربوون بووە لەبەرەوەی کە نزیکە لە دەمارەکانی چاو ئەگەری هەیە ئەگەر کەسێکی ناشەرەزا بێتن
ئەو بۆتۆکسە لێبدا ئەگەری هەیە لە دەمارێک بە هەڵابدا و تووشی چەندان ئەو لە ڕوو شارەزاییەوە کە کەسەکە شارەزا بێت بەکاری بێنێت بەڵام مەبەستم خودی مادەکەیە بۆتۆکسە یان فیلەرە ئەنی ئەگەر بێت و کەسێکی شارەزاش بەکاری بێنێت هیچ کاریگەریەکی خراپی نابێت لەسەر و کەسێک کە بەکاری دێنێت یاخود شتێکی ئاسایی و باوە بەتەکید ئەو کەسانی کە پێویستیان پێ نییە بەڵام لە مجتەمای ئێمە یعنی خەڵکانێکی زۆر ڕووی لە جوانکاری کردووە کەسانێک کە پێویستی پێ نییە زەڕوور ناکات ئەو مادەیە بەکاربێنێت اینجا چ بۆ بەکارهێنانی فیلەر بێت یان بۆتۆکس چونکە ئەمە پزیشکی پسپۆڕی بۆتە چاولێکەری هەیە پێویستی پێ نییە بەزدەی زۆر دەبینین کە پزیشکی پسپۆر لە شێگەی جوانکاری بە نەخۆشەکەش دەڵێتن کە پێویستت پێی نییە هیچ مشکلەیەک نییە بەس نەخۆش پێداگرێت لەسەر ئەوەی کەوەری برێت باشە بە شێوشی گشتی ینی ڕێنماییتان چێ بۆ هاوڵاتیان لە کاتی بەکارهێنانی ئەم مادانە بۆ جوانکاری یاخود هەر سەردانیکردنیان بۆ سنتەرەکانی جوانکاری چ ڕێنماییەکتان هەیە بۆ ئەمە لە کەناڵەکان لە کەناڵی بەڕێستانەوە داوا لە هاوڵاتیان دەکەین کە هەر شوێنێک کە مۆڵەتی ڕسمی نەبێتن بۆ بەچی بزانێت کە مۆڵەتی هەیە مۆڵەتی سندیکای پزیشکان ئەو پزیشکی کە لەوێن لەو سنتەرە کار دەکات دەبێت مۆڵەتی هەبێتن و بێجگەلەوەش ئەو دەوراتانە کە هەر پێم باش بوو لە کەناڵی بەڕێستانەوە بازدەوە بکەین ئەو دەوراتانە کە دەکرێتەوە زۆر جا دەبینین کە پسپۆڕیەکەی بایۆلۆجستە یاخود تەنها شیکاری نەخۆشیەکانی تەواو کردووە یاخود ئەسنانە ئەوانە دەچن ئەو دەوراتە دەبینن بەڵام هیچ ناتوانن کار بەو دەورەیە بکەن ئەو پارێش کە سەرف دەکرێتن خاوەنەوەی کە دەورەکە دەکاتەوە سەرپەرشتیای دەورەکە پێیان دەڵێت کە موافقەم وەرگرتووە و موافقەی سندیکامان هەیە دەتوانین ئیشکە بەڵام لە ڕاستیدا هیچ شێوەیەک یانی لەو شێوانە نییە کە بتوانن لە داهاتوودا کاری پێ بکەن ئێمەش ئەو شوێنانە و خاوەنی ئەو شوێنانەی کە خولی فێرکاری دەکەنەوە بۆ کاری پزیشکی جوانکاری سندیکای پزیشکان بە مافی خۆی دەزانێت ڕوبەڕووی یاسایان بکات. باشە پرسێکی دیکە ینی زۆر کەسەیە کە دەچێت با بڵێن جوانکاری دەکات لە سنتەرێک ینی پرسیارەکە لەو حاڵەتەیە ئەو کەسە ئەگەر بێت و با بڵێن ڕێپێدراوێت یاخود ڕێپێدراون نەبێت ئەو کەسە تووشی حاڵەتێک دەبێت سەرکەوتو نابێت نەشتەرگەریەکە بۆ نمونە کەسێک من دەچمە سنتەرێکی جوانکاری من کێشە زۆر لەسەر لوتم هەیە دەچم دەمەوێت لوتم گسکە بکەمەوە مەسەلەن ینی ئەگەر سەرکەوتو نەبوو تێدا لەو نەشتەرگەریە هانا بۆ چێ بم دەتوانم چی بکەم سندیکای پزیشکان بە تەکید سندیکای پزیشکان دەرگای کراوەیە بۆ هەموو نەخۆشێک یان بۆ هەموو پزیشکێک هەر سکاڵایەک هەبێتن لە داچ لە نەخۆش بە یاد لە پزیشکانی دەتوان سەردانمان بکەن ئەگەر ڕێپێدانی هەبێت و نەبێت ئەگەر ڕێپێدانی هەبێت و نەبێت زۆر باشە بەڵام هەر دەستکاری لوتم ناکەم دکتۆر توانە فەرهاد ئەندامی لێژنەی پشکنین و بەدواداچوون لە سندیکای پزیشکان زۆر سپاس بۆ تۆ ماندومان کرد زۆر سپاس بە ئێوەش.